باشە بەڕێزە هەمووتان بەخێر بێن وردە وردە باشێ ناو قسە باسەکان وەکو چۆن تۆزە بەر لە ئێستا ئیعلانم کرد کە لایڤێکی کورتمە بێت لەسەر ئەو ڕووداوانەی ئەمڕۆی سلێمانی ئەو کودەتایی کە ئەمڕۆ پارتی و بنەماڵی تاڵەبانی کردویانە وردەکاری و هەمووتان بۆ باسەکەم هیوادارم کە بتوانم بە تەواوەتی تێتان بگەێنم کە ڕووداوەکان چیە و چۆن نییە. داوا لە هەموو بەڕێزاناکەم کە هەواڵیان پێشتیان پێەیە کەس تەلەفۆنم بۆ نەکات تەنها توانن لە ڕێگای سکایپەوە ئەین عەفو لە ڕێگای فایبەرەکەەوە لە ڕێگای ناوی چیە وەتساپ و ئەوانەوە ئەتوانن نامەم بۆ بنێرن و نامەکان لای خۆتان بەسەرنەوە یەکسەر. هەر بەڕێزێک ویستی هەواڵم با تێشتێکی تایبەت تەنها و تەنها بە نامە بۆم بنووسەیە لەو ڕێگایانەوە هەتا لە فەیسبووکیشەوە هیوادارم هەواڵ و شت نەدەن بە ئارام ئەحمەد خۆشەویست چونکە فەیسبووک ئامانی نییە هاکە کرێ ئەوەی لێ ئەوەی لێکرێ بۆیە پێویستە کە لە ڕێگەیشی لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە خەڵک هەواڵم با تێشتم بداتێ عزیزان و خۆشەویستان نازانم باشە یان نە بەرحاڵ. ئەوەی ڕاستی بێ من بڕیار بوو کە سبەی شەو لایڤێکم هەبێت واتە سبەی شەو ڕۆژی جومعە سەعاتی 9 بە کاتی ئەوروپا و 10 بە کاتی کوردستان. بەڵام من بەیانە کۆمەڵێک ڕووداو لە سلێمانی ڕوویان داوە لەسەر ئەو ڕووداوانە ئەم شەو بە کورتی هەنێک قسەتان بۆ کەم و ئیتر نازانم ئایا سبەی شەو لایڤەکە بە درێژی یەکەم یای خەمە کاتێکی تر یا نزیکترین کات. هەمووتان بەخێر بێن عزیزان. هەموو لایەک ئوسلوبی ئارام ئەحمەد ئەزانن من لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی خۆما تااقەتی مسەمسم نییە ڕێک ئەڵێم بسەفا وە خوددا بە خودایی خۆشی ئەو نە شەهامەت و ئازایەتی پێیاوم بێسڵەمینەوە ئەوەی بڕوان پێێتی و ئەوەی قەناعەتم پێێتی ئەوەی کە لە دڵ و مێشک و فکرمایە بیخەمە ڕووە بیڵێم. واتە هەر شتێکە لەم ژیانەیە ئەیڵێم لە قوڵایی قەناعەتمەوەیە بەبێ ئەملا ئۆلا بەبێ ئەوەی کە گوێبەوە بدەم کە فڵان چی ئەڵێ خەڵک چی ئەڵێ بەرامبەر چی ئەڵێ ئەم شان لای من نایخوا بەڕاستی لە هەر شوێنێ دەستم بە کۆمەڵی حەقایق بکە ئەوە بۆ کۆمەلگا باسەکەم هیوادارم کە بتوانم بە ئاگاداریتان ڕابگەێنم کە لە مەنتیقەی سلێمانیا چییە گوزەرێ. ئەمڕۆ کودەتایەک کە هەمومان ئاگالێتی کودەتاکەی ئەمڕۆ بنەماڵەی بارزانی و تاڵەبانیە دژی باڵی لاهوری شێخجەنگی لە ناوچەی سلێمانیە. ئەمە پێویستە هەر کەسی ئەمە بیزانێ. ئەمە قسەی یەکەم جاریشم نییە من پێشیش بەلای چەند جارێ باسم کردووە کە نیازی ئاوا هەیە لەسەر ئەم مۆزوعانە بەڵام بەداخەوە کە هەندێک کە چەند کە سیاسین ئەمە ئەون بەڵام ژێر هەموو کەسێ ناگرن و ئەلەم بابەتانە. خۆشەویستان لە دوای کۆنگرەی یەکێتیەوە وە پێشتریش وەکو هەمووتان لەبیرتان بێت بنەماڵەی بارزانی لاهوری شێخجەنگی لە لیستی ڕەشا داناوە وە بە هەموو توانایەوە دژایەتی لاهوری شێخجەنگیەکە. لەوای ئەم 2-3 ساڵەیە ئەوەندەی کە پارتی و مێدیا سێبەرەکانی لاهوری شێخجەنگیان ناوە بە هیچ جۆرێ باسی پاڤێڵ و باسی ماڵی تاڵەبانی و ئەمانەیان نەکردووە. واتە بنەماڵەی بارزانی ئەیانەوێت تەصفیەی لاهوری شێخجەنگی بکەن بەڵام بەکام ڕێگا بەو ڕێگایی کە ئێستا بۆتان باسەکەم و ئەوەشی کە ئەمڕۆ ڕوویداوە. لە ڕاستیەکەی من نهێنی دژایەتیکردنی بنەماڵەی بارزانی بۆ لاهوری شێخجەنگی نازانم چییە. زۆریش هەوڵم ماوە کە بەدواداچوونم کردووە کە من لەم شەڕە یان لەم ڕق و نەفەتەی بنەماڵەی بارزانی تێبگەم بەرامبەر بە لاهوری شێخجەنگی بەڵام تا ئێستا بەنەتیجە نەگەیشتووم. پێ ئەچێت تەنها مەسەلەکە ئەوە بێ کە ملیان پێ نادا تەنازولیان بۆ ناکا وەکو قوبات تاڵەبانی بە نمونە لە ناو دیوەخانەکەی بنەماڵەی بارزانیە چا ناژێڕێ یان تەسلیمی ئیرادەی بنەماڵەی بارزانی نابێ بەڕاستی لەمە بەدەر من یەکشی ترم پێشک نایێت. سپۆنسەری ئەم یاریانە بنەماڵەی بارزانیە تەواوی ئەم یاریانە عەقڵی قوباد و پافێڵ و شاناز نییە بەڵکو عەقڵ و تێگەیشتنی بنەماڵەی بارزانیە کە مێژوویەکیان هەیە لەم نەوعە لە تەصفیە و لە ئینقیلاب و لەم کارە بەڕاستی. بۆیە ئەگەر لەم کودەتایی ئەمڕۆیە کە کراوە سەرکەوتوبی ئەو کودەتایە ئەوە ئەتوانین بڵێن فاتیحا بخوێنی بۆ ناوچەی سلێمانی کە ئایندەکەی چۆنە بێ وەکو هەولێر و وەکو بادینان. عزیزانی من لە دوای کۆنگرەوە دیسان پارتی هەوڵی داوە کە یەکێتی وەکو پێشی کۆنگرە واتە سەرکردایەتیە کۆنەکە بکا بە 2 پارچەوە وەکو جاران خۆی سوار و ئەوانی کە هەمووی پیادە بن و بەکاریان بهێنێ بیان دابەیەکە و خۆشی لە دوورەوە سیرکە و بە قازانجی خۆی کاروبارەکان بکە. کاتی خۆی پرۆپارتیەکان کە من ناومنان هیناوێکێتی کە هەمیشە باسمەکردن کۆسەر ڕەسوڵ و مەلا بەختیار و بەرهەم و کۆمەڵێشتی تر بوون خۆشەویستان. ئێستا پرۆپارتیەکانی ناویەکێتی قوبات تاڵەبانی و پاڤێڵ و شاناز و ئەوانەی دەوروبەریانە
بێگومان کۆنەکانیش واتە سەرکردایەتیە کۆنەکە پشتیوانی ئەوانەکەن ئەمانە هەردوو لایەن قازانجیان لە یەکگرتنایە بۆ بەشەوەندەکانی خۆیان کۆنە یەکێتیەکانیش پێیان وایە لاهور لە کۆنگرەیە بێکاریگەری کردوون خستونێتە ئەو لاوە دەیانەوێ لە ڕێگەی قوباد و پاڤێڵ و شانازەوە تۆڵەی خۆیان لە لاهوری شێرجەنجیکەنەوە واتە سێ ڕیز بنەمانەی بارزانی کۆنە سەرکردەکانی یەکێتی لەگەڵ ماجەلا تاڵەبانی ئەم چیانە ئێستا یەکیان گرتووە لە بەرامبەر ئەم بەرەیترا ڕاوەستاون عەزیزان باشە بنەماڵەی بارزانی ئێستا لەگەڵ پرۆپاتیەکانی ناویەکێتی کە قوباد تاڵەبانی و پاڤێڵ و شاناز و ئەوانەیە تەواوی یەکگرتوون و یەکێتیان ورد و خاش کردووە ئەم یەکێتیە لە هەرچی بچێ لە حیزب ناچێ بە هیچ جۆرێ و بەڕاستی فڕی بە دنیاوە نەماوە پارچە پارچە بووە هەرکەس هێزی خۆی هەیە کەس کاغەزی کەس ناخوێنێتەوە بە کورتی و بە کرمانجی بەرەڵاخانەیەکە بۆ خۆی و ئاوای لێ هاتووە من ماوەیەک بەر لە ئێسا بە لایف باسم بۆ هەموو لایەتان کرد کەمال تاڵەبانی ویستیان دەستگای تژە ترۆر بەرن بۆ خۆیان ئەوە یەکەمین کودەتا بوو کە کردیان بەڵام بەنیۆ ناچڵی مایەوە و درێژەی ئەم کارانە هەروە بەردەوامە وەکارن بۆ کردووە دوای ئەمە قوباد تاڵەبانی لەگەڵ مەسرور بارزانیە ڕێکەوتنی کردووە کە چۆن ئەو هێزانەی کە لەگەڵ لاهوران یان لایەنگری ئەو سەرپەرشتی ئەکەن لای بەرن و تەسفیان کەن و بێکاریگەری بکەن و لاهوری شێرجەنگی لە هیچ یەکێ لە ناو ئەو هێزانە کە هەیە ئەوەی نەمێنێ یعنی بۆ نمونە سەرۆکی هیچ شوێنێک ئەوەی لاهور نەبێ بەڵکو سەر بە خۆیان بێ بۆ نمونە هەرزوو بەڕێوەبەری پۆلیس لەمەنا بر بۆ خۆیان ماوەیەکیش بەر لە ئێستا قوباد و مەسوور بە هەماهەنگی بە ناوی حکوومەتەوە دەستیان بە کۆمەڵێک کار کردووە سەرەتا لە گۆڕینی قایم قامەوە مدیر ناحیەوە دەستیان پێکرد ئەوەی کە سەر بە لاهوری شێرجەنگی بووایە لایەن ئەبرد و پیاوەکانی خۆیان دانا پاشان لە هاوینە هەواری دووکان قوباد هەموو وەزیر و بریکاری وەزیر و مدیر ئامەکانی کۆکردەوە پێیوتن من جێگەی سەرۆکی حکوومەتم بڕیار لای منە هاوسەرۆکی ئەوانە ناخوا دەبێ من چی بڵێم ئێوە ئەوە بکەن ئەمە هەنگاوەکانە وردەوردە بۆیە قوباد لە ئاخر جارە کە دوێشەوە ئەمڕۆیە پێشتر داوای لە مەسوور بارزانی کردووە کە دەبێ سەرۆشی دەستگای زانیاری لابرن باشە یەک کتابیان بە مۆری ئەنجومەنی ئاسایشەوە کردووە بەڵام شکلی کارەکان بە پەلامار کۆتایی پێهات نەک ئەوەی کە بە یاسایی بیکەن ئەمڕۆ سەر لە بەیانی بەشێک لە هێزەکانی دژە تیرۆر سەر بە پرۆپارتیەکان و هێزەکەی شێخ جعفەر کە موچە لە سەرۆکایەتی وەرئەگرێ لەسەر داوای خودی پارتی و بنەماڵەی بازانی بە هەردوو لایەن پەلاماری دەستگای زانیاریان داوە سەدان میلیۆن لێک ئاوە لێتی هێناوەتەوە خەریک بووە دەیان کەسی تێدا خەڵتانی خوێن بکرێەوە بکوژێ سەرۆکی دەستگای زانیاری کەسێکە بە ناوی شێخ محەممەد لەگەڵ ڕەنجە ناوێکە قۆڵبەسیان کردوون تورەکەیان کردو بەسەریانە و ڕفاندوویان بۆ دەباشان و لەوێشەوە بردویان بۆ قەڵاچوالان بە زەبری چەک دەستیان بەسەر هەموو شتێکا گرتووە و لایەنی بەرامبەریش هیچ کادانەوەیەکی نەبووە هەتاوەکو ئێستا باشە ئەم ڕووداوانە ئاوە بووە لە بەیانیەوە لە هەموو هێزەکانی یەکێتی لە ئامادە باشیان و ئەم شەیش لە ئامادە باشیان بەڕاستی لەبەر ئەم مۆزوعانە لە دەباشانەوە تا قەڵاچوالان چەندین شوێنی تر هێزیان داناوە و سەرقاڵی تەسفیەکردنی نارەکانی خۆیانن لە ناوێکێتیە عەزیزانی خۆشەویستانی من ڕاستیەکەی ئەوەیە پارتی و ماڵی ئیمام جەلال قوباد و پاڤێڵ و شاناس لەگەڵ بەشێک لە کۆنسەرکردایەتەکان یەکێتی لە هەوڵی داماڵینی لاهوری شێرجەنگیدان و بە پێی سەرچاوەکانی من لە ناو پارتیەوە دزەی کردووە و بە من وتراوە باشە پارتی و بنەماڵی بازانی تا ئەو سنوورە بەلایەن و ئاساییە کەمال تاڵەبانی پەلاماری لاهوری شێرجەنگی بدەن و بیشی کوژنی یا ترۆری بکەن ئەو بەلایە شتێکی ئاسایی و شتێکی نۆرماڵە یعنی یاریەکە ئابۆ جۆرێ بەڕاستی یان ئەوەی شەڕێک لە دەڤەری سلێمانیە بەرپابێ لە بینی ئەم باڵانەیە باشە و فیتنەیەک پەیدا بێ و ئارامی و ئۆقرەی لە شارەکان نەمێنێ کوشت و بڕ دەست پێ بکە پەلامان دەست پێ بکە و ئەوانە خوێنی یەکتر بڕێژن و پارتی خۆشی وەکو ئاغا سیرکە و تەداخل لە کۆمەڵی مەوازە بکە باشە
بۆیە خۆشەویستان من دەمێکێ ئەمە وتووە ماڵ تاڵەبانی بە فیتی بنەماڵەی بازانی ناتوانن لاهوری شێرجەنگی قبول بکەن باشە و ئەمەش لەسەر داوای بنەماڵەی بازانیە باشە نەتیجەی ئەم یاریە چۆنە بێ ئەوە لە کاتی خۆیە ڕووداوەکان هەمومان ئەیبیسین و ئەیبینین و هەر زانیارێکیش بە من بگا ئەوە من بە ئێوەی ئەڵێم بەڵام هەتا ئەم دەقەیە کە لە ئێوە لەگەڵ ئێوە قساکەم هەموو هێزەکانی یەکێتی لە ئامادە باشیان شەڕەکە لە بینی ئەم دوو لایەنایە بەڕاستی بنەماڵەی تاڵەبانی و بازانی ئەیانەیە تەڵسەی ئەم لایەنە بکەن جا ئەم لایەنە کاردانەوەی چۆنە بێت چیەکە ئەوە بەڕاستی جارە ئەبێ چاوەڕوانکەین پرۆپارتیەکان واتە قوباد و پاڤێڵ و شاناز و گروپەکەی دەوروبەریان دیسان لەسەر داوای پارتی دژی ڕێکەوتنی یەکێتی و گۆڕانن و زۆر هەوڵیاندا کە ئەو ڕێکەوتنە نەبێ لەسەر داوای پارتی و بنەماڵەی بازانی تا ئەوەی گۆڕان بە نامەیەکی ڕەسمی پارتی ئاگادار کردوتەوە کە ڕێکەوتنیان لەگەڵ یەکێتی تەنها بۆ هەڵبژاردننی بەغدایە و دوای هەڵبژاردنەکان ڕێکەوتنەکە هەڵەوەشێ و ئەوان ڕێکەوتنیان لەگەڵ پارتیا هەیە و هەر ئەو ڕێکەوتنە وەکو خۆی ئەمێنێتەوە لێرەوە پارتی و پرۆپارتیەکانی ناوێکێتی بێدەنگ بوون هەرچەندە بە پێی پێخێنەوەی خۆم بە تەفسیری خۆم ئەنجام لە هەڵبژاردنەکانی مانگیدا زۆر زەحمەتە بکرێ و پێم وایە دوا بخرێ یان ڕەنگە هەر نەکرێ بەڕاستی ئەوە جارە با بۆسین بزانێکین وەزعەکە بەرەوکیەوە دەچێت خۆشەویستان یەکێتی وەکو حیزب نەماوە کاتی خۆشی مامجەلال نەیەتوانی یەکێتی یەکخا خۆ ئێستا بە پاڤێڵ و قوبات و شاناز یەک ناخرێ بەڕاستی باشە هەتا مامجەلال مرد بۆ یەک دقیقا ڕێگەی پێ نەیە شانازی برای مەحمەوە و ئەمانە ببن بە خاوەنی پۆست ناوی یەکێتیشە چ جای ئەوەی کە ئێستا ئەوەی کە ئەوە تاکە ئەیبینیت باش نییە بۆیە ڕاستی ئەوەی کە ئەمڕۆ ڕوویداوە ئەمە بوو خۆشەویستان کە من بۆم باسکردن بەبێ ئەم لاو ئەولا و پارتیش لە پشی ئەمەوە ڕاوەستاوە و ئێستایش من نازانم لاوری شەرجەنگی ئەوانە چیەکەن بەڕاستی بەڵام لە بەیانیەوە ئەم کێشانە هەیە و ئەمڕۆ ئەوەی کە هەوڵ کە ماڵ تاڵەبانی و بنەماڵەی بازانی کردیان ئەبوایە دەیان کەس بکوژرایە بەڵام تاوەکو ئێستا پێم وایە خۆشبەختانە شتێکی ئەوتۆ نەبووە لەم ڕووداوانە ئیتر بزانین ئایندەکەی چێ بێت چونکە بنەماڵەی بازانی و بنەماڵەی تاڵەبانی بە هەردووکیانی یەکیان گرتووە لەگەڵ بنەماڵەی لەگەڵ کۆنە سەرکردەکانی چێتیە بۆ لێدان لە باڵەکەی لاهوری شەرجەنگی بۆی کۆتایی پێبێنن ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە بەڕاستی وەکو لەسەرەوە باسم کرد من نازانم ڕقی بنەماڵەی بازانی لاهوری شەرجەنگی چییە باشە بەڵام ئەوە نازانم کە بنەماڵەی بازانی ئەیانەوێ ئەم کەسە تەسلیم بێ بە ئیرادەی بنەماڵەی بازانی کاتێک تەسلیم نابێ لە ڕێگەی پرۆپارتیەکانەوە لە ڕێگەی ماڵ تاڵەبانیەوە لە ڕێگەی پاڤێڵەوە ئەیانەوێ لە هەموو هێزێ دای بماڵن و ئەیانەوێ کۆتایی پێبێنن و ئەیانەوێ بێکاریگەری بکەن و ئەگەر بۆیشیان کرێ ئامادەن کە لە بچەیکەن و بیبن لە قەڵاشوان زیندانیکەن بەڕاستی ئەگەر بۆیان بکرێ ئەمە لە خۆ ئەم قسەیە ناکەم بەڕاستی ئەگەر بۆیان بکرێ ئاوایە تێگەیت ئێستا عەزیزان تەنها لە منتیقەی سلێمانیە لاهوری شێرجەنگی ماوە کە تەسلیمی ئیرادەی بنەماڵەی بازانی نەبێت بۆیە بنەماڵەی بازانی لە ڕێگەی ماڵ تاڵەبانیەوە ئەیانەیە ئەویش تەسفیە بکەن بۆیە لاهوری شێرجەنگی نابێ ئەمە قبول بکات لە بنەماڵەی تاڵەبانی و لە بنەماڵەی بازانی و کادران و ئەندامانی یەکێتی نابێ ئەمە قبول بکەن و خەڵکی ئازادی خواست و خەڵک دەبێ هوشیار بێ کە پارتی دەیەوێ سلێمانی و هەولێریش وەکو هەولێر و دوهۆک لێ بکە لە ڕێگەی ماڵ تاڵەبانیەوە کە هەرچی نەفەسە بیبڕێ و هیچ دەنگە لەو ناوچەیان نەهێڵێ بەڕاستی لەبەرەوە خەڵکی منتیقەی سلێمانی نابێ ڕێگە بدەن ئەو ئینقیلابەی بنەماڵەی بازانی و بنەماڵەی تاڵەبانی سەرکەوتن بەدەست بێنێ خۆشەویستانی من بابەتەکە لاهوری شێرجەنگی نییە ئەزانم هیچ و پوچەکانی بنەماڵەی بازانی و ئەزانم هیچ و پوچەکانی دەوری پاڤێڵ و قوبات و شاناس بۆ من ئەنووسن پیاوی لاهور و ئەلەم بابەتانە ئەمە نایخوا بەڕاستی ئێوە خۆتان نۆکەری بنەماڵەی بازانین ئێوە خۆتان پاڤێڵ و قوبات و شاناس نۆکەری بنەماڵەی بازانین ئێوە لە منتیقەی سلێمانیە خائینن بەڕاستی ئێوە کودەتاتان کردووە و ئێوە خۆتان فرۆشتووە من ئەو نەپیاوێکی ئازام لایەنگری هەر کەسێ بکەم بە ئاشکرا ئەیکەم هەتا ئەم ساتە وەختە یەک قسەم نەکردووە بە قازانجی لاهوری شێرجەنگی بێ هەتا ئەم چیکە ساتە بەڵام قۆنەرەکانی لاهوری شێرجەنگی لە گۆڕەکەی مەلا مستەفا لەسەری مەسعود بارزانی لەسەری مەسعود بارزانی و لەسەری قوباد و پاڤێڵ و شانازیش لام شەریفترە بەڕاستی
من ئەو پیاوم کە بە ئاشکرا قساکەم ئەگەر ئێستا لە سلێمانی بوومایە 10,000 چەکدارم کۆ کردەوە بۆ دیفاع لە لاهوری شێرجەنگی هەر بە هەوەسیش بەڕاستی جا کێش پێی ناخۆشە بڕواستیت خوا زۆر نالێ بە بەڕاستی ئەمە واقع عەزیزان و خۆشەویستانی من تەنها لەبەر خاتی لاهوریش نە لەبەر ئەوەی کە دژی بنەماڵی بازانیە لەبەر ئەوەی کە دژی بنەماڵی بازانی ئەیانەوێ ئەو ناوچەی سلێمانی وێران کە نەیهێڵن و هەچی ئیرادەیەکێکی پشکێنن ئەمە بۆ مێژوو هەڵگرن ئەم کودەتایی ما تاڵەبانی و بنەماڵی بازانی سەرکەوتوو بێ نەفەس لە سلێمانیان نامێنێ بۆ شارەزایتن باشە پیاو ناتوانێت یەک قسە بکە پاڤێڵەشێتی جەلال تاڵەبانی لەگەڵ بنەماڵی بازانی پاراستنا وەکو بادینان گەنجەکانی ئەبەن ئایانخەنە زیندانەوە باشە ئەوەی ئازادی بێ نامێنێ ئەوەی نەفەسی قسەکردن بێ نامێنێ ئەگەر ئەمانە کودەتا بکەن و وەسەکەوتن بەدەست بێنن لەبەرەوە ئەبێ هەمومان ئەو ڕاستیە بزانین ئێمە لەسەر کۆمەڵی حەقایق قسەکەین بەڕاستی ئیلاقەمان بەوە نییە کەسێ بێت لایەنگر و ئەمانە ئێمە خەڵکێکی ئازادی خوازین ئەزانین بنەماڵی بازانی ئایدزی کوردە و ئەیزانین کە کەسێکە ناوی لاهوری شێرجەنگیە دژی بنەماڵی بازانیە و ئەیزانین بنەماڵی بازانی لە ڕێگەی قوبادەوە بنەماڵی تاڵەبانی کڕیوە و ئەیانەوێ لاهوری شێرجەنگی نەهێڵن وە کۆتایی پێبێنن بۆیە دیفاعکردن ئالەم کاتەیەها باسی دوێنێ ناکەم باسی بەیانیش ناکەم ئالەم کاتەیە پشتیوانیکردنی لاهوری شێرجەنگی و هەوڵدان بۆ ئەوەی ئەو ئینقلابە سەقیفەی بنەماڵی بازانی و تاڵەبانی پوچەڵ کرێتەوە ڕسوا بکرێ کارێکی شەرافەتمەندانەیە بەڕاستی جایتر بەیانی لاهور چیەکە ئێمە دژی ئەبین ئێمە قسەی خۆمان هەیە ئەوە بەحسێکی ترە بەڕاستی من لەسەر ئەم مۆزوعە قساکەم خۆشەویستان لەسەر ئەم مەسەلەیە لەسەر ئەوەی کە ماڵ تاڵەبانی بەهێز کودەتایان کردووە و ئەیانەوێت تەصفیەی هەموو ئەوانە بکەن کە لەگەڵ لاهوری شێرجەنگیان ئەمە زەرەرە بەڕاستی ئەمە زەرەرە وەرە من تەحەداکەم با بنەماڵی بازانی و تاڵەبانی لەم مۆزوعە سەرکەوتن بەدەست بێنن ئەگەر پیاو وێرای لە سلێمانی و لەو دەڤەرا بجوڵێتەوە ئەگەر شەوانە تورەکان نەکرد بەسەران ئەگەر وەکو بادینانی لێ نەهات ئەگەر بەشەرێ وێرای یەک قسە بکە من ئارامەحمە نەبم باشە من تەحەداکەم بەڕاستی پێرێ لاهوری شێرجەنگی هەستا ڕۆی بۆ مەسەلەی ئەوەی چاخانەی شەعب هەمومان بیرمانە بەڕاستی شانازی برای محمد یەکسەر فێدیها قژی وەکو کارەبا بیگرێ یەکسەر وتی چۆنە بێ لاهور ژنەکەی خۆی بردووە و ڕۆشتووە بۆ چاخانەی شەعب و ئارەم بابەتانە یەکسەر ڕۆی لە ڕێگەی دەستکەلاکەیەوە کە مدیری شارەوانیە هەستا چوو چی کرد هەستا شۆفڵی نات بۆ مزگەوتەکەی ئەمەی ناویشی مەلاکە باشە مزگەوتی بەهەشتە چییە نادی بۆ ئەوێ ئەو شوێنیان ژوورێکیان ڕووخان لە مزگەوتەکە بۆچی ئەویان کە شاناز و ئەوان بۆ ئەوەی کە ئەوانەی کە ئەهلی ئەو مزگەوتن ئیخوانن نازانم هەرچێکن ئینی مەلا عەبدولەتیفی سەلەفین ئەوانە بێن پەلامار بن یعنی شەڕەکە بۆ ئەوە بوو کە پەلاماری لاهوری شێرجەنگی بدرێ چونکە یەکسەر ئەو بوو لاهور نامەیەکی نووسی بۆ عەبدولەتیفی سەلەفی کە خۆی عەبدولەتیف باسی کرد لە تەلەڤیزیۆنا وتی نامەی بۆ نووسیم بۆی مۆزوعەکەی ڕاگرت و چارەسەر کرا مەسەلەکە یعنی دوێنێ و پێرێ بوو کەی بوو شاناز و ئەوان لە ڕێگەی ئەم مۆزوعەوە ئەم شۆفڵیشیان نار بۆ ڕووخاندنی ئەو شوێنەی مزگەوتی بەهەشت باشە ئەمە ڕاستیەکەیەتی خۆشەویستان جائیتر جاشەکانی بنەماڵی بازانی ڕسواکانی بنەماڵی تاڵەبانی ئەوانەی کە پیاوی پاڤێڵ و شاناز و ئەمانن ئارامەحمۆ پیاوی لە ئەمە ناخوا ها من چەند ئازام ئەها من چەنە خۆم بە پیاوەزانم لە ژیانمە یەکەم ڕۆژمە یەکەم جارمە کە دابنیشم دیفاعکەم لە لاهوری شێرجەنگی من هەمیشە بە ئێوە وتووە من پیاوێکی ئەوەندە ئازام لە هەر شوێنەکە دیفاع لە هەر شتێکم بە ئاشکرا ئێڵێم حەقم نییە تۆ چی ئەڵێیت چاوت دەرێتەوە چۆن سێری ئارامەحمەکە ئەو مشکلەی من نییە بەڕاستی تۆ خۆت نۆکەری ماڵ بنەماڵی بازاری چاوت دەرێ نۆکەری ئەگەر ئێستا بە پێشەوانەوە بۆیە خۆشەویستان ئەگەر ئێستا لە جێگەی لاهور لە جێگەی پاڤێڵ و قوباد و شاناز بووایە لەگەڵ شێخ جەعفەری خوێڕیە پیاوی بنەماڵی بازانی بووایە و پاڤێڵ لە شوێنەکەی لاهورا بووایە من دیفاعم لە لاهورە لە پاڤێڵە کرد باشە یەکسەر دژی لاهوری شێرجەنگی هەڵوێسم ئەبوو ئەمود لاهوری شێرجەنگی خۆی بە بنەماڵی بازانی فرۆشتەوە و کودەتایان کردووە یعنی هاوکێشەکە ئاوایە ئیلاقەی بەسەر ئەوە نییە لە جێگەی لاهور تۆبی هەر کەسێ بێ من هەر ئاوا بیرەکەمەوە بەڕاستی ئاوا هاوکێشەکە لای من بەڕاستی بەم جۆرێ لەبەرەوە هیچ کەسی حسابی هەڵە نەکا بەڕاست بۆیە هەموو دەڤەری سلێمانی خەڵکی کوردستان خەڵکی ناوچەی سلێمانی ئاگادارتانەکەمەوە مەهێڵن ئەم کودەتایە سەر بگرێت حتى ئەتوانن لە بەیانیەوە بڕژێنە سەر شەقامەکان دژی ماڵ تاڵەبانی بنەماڵی بازانی بۆی ئەو شارە تووشی کارەسان نەکا بەڕاستی
ئەتوانن دەیان هەزار کەس لە منتیقەی گەرمیانەوە لە هەموو شوێنەکان دژی ئەو کودەتایی ماڵی جەلات تاڵەبانی بێنە مەیدان وە پەلاماری دەباشانەکەی ماڵی جەلات تاڵەبانی بدەن وە ڕێگە نەدەن کودەتاکەیان سەرکەوتن بەدەست بێنێ بەڕاستی چونکە ئەمە کارەساتە لە واقع ئەمە کارەساتە بنەماڵەی جەلات تاڵەبانی واتە پاڤێڵ و شاناز و قوبات بۆ لاهوری شێرجەنجی و کەسوکارەکەی خۆیان ئاوان ئەی هاوار ئەبێ بۆ ئێمە چۆن بن باوکەنە ڕۆ ئەمانە ئامۆزای خۆیانە ئەیانەوە تەسفێکەن و بیرکوژە نایبرن ئەبێ بۆ ئێمە چۆن بن ئێوە بیر لەوەکەنەوە خۆشەویستان بیر لەوە بکەنەوە بەڕاستی ئەوان لاهوری شێرجەنجی ئامۆزایانە چەند ساڵە بەیەکەون کەسوکاری یەکترن ئەیانەوێت تەسفێکەن لە ناوی برن ئەبێ بۆ ئارام محمود چۆن بن ئەبێ بۆ ئێوەی خەڵکی کوردستان چۆن بن بۆیە قسەکەم دووبارە ئەکەمەوە من هەمیشە ئاوا بووم قەناعەتم بە هەشتێ یەکسەر ئێڵم بەبێ ئەم لە خەڵک چیە لە بابی لە مشکلی خۆیەتی ئەڵێ ئارامەحەمەد پیاوی لاهورە چاوت دەرێت تۆ خۆی پیاوی پاڤێڵ و قوبادی نۆکەری ئەوانی بۆ یەو قسانەکەیت تۆ خۆت پیاوی پاراستن و پای بۆ یەو قسان ناکەیت بۆیە ئەبێ لەوە تێبکەن دووبارە یەکەمەوە ئەگەر ئێستا هاوکێشەکە پێشەوانە بووایە واتە پاڤێڵ تاڵەبانی لە شوێنەکەی لاهور بووایە لاهور لە شوێنەکەی ماڵهین بووایە شوێنی تاڵەبانی ماڵ تاڵەبانی بووایە لەگەڵ پارتیە من دیفاعم لە پاڤێڵە کرد بۆیە هەمیشە وتومە هەر کەسێ نەیاری دژی بنەماڵی بازانی بێ ناری ئەوان بێ من پشتیوانیەکەم بەڕاستی بۆیە لەم ئینقلابەیە کە بنەماڵی بازانی وە ماڵ جەلات تاڵەبانی کردویانە ئەبێ هەموو کەسێ هەوڵ بدا کە ئەم یاریە قۆڕێ ئەمانە سەرکەوتن بەدەست دەهێنێت و ئەم ئینقلابە سەرکەوتن بەدەست دەهێنێت هەتا ئەگەر هەموو هێزەکانی یەکێتی دیفاع بکەن لە بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی بازانی ئەبێ خەڵک لە کوردستان بێتە سەر شەقام و ئەبێ پەلاماری ئەم هێزانە ئەمانە بدا بەڕاستی و ئەبێ حتا ئەگەر بە کارەسات کۆتایی پێ ئەبێ بەڕاستی لە بەرامبەر ئەم کودەتایە ڕابوەسرێ و ئەبێ نەهێڵڕێ خۆشەویستان و ئەبێ نەهێڵڕێت و ئەبێ ئەم کودەستەکەوتو نەبێ من دووبارە یەکەمەوە خۆشەویستانی من ئەگەر ئێستا ئارام محمەد لە سلێمانی بووایە هەزاران چەکدارم کۆ کردەوە باش نییە دیفاعم لاهوری شێرجەنجی کرد دژی بنەماڵەی بازانی و دژی ئەوانەی کە کودەتایان کردەوە بەڕاستی بە ئاشکرا قساکەم لەبەرەوە نەدوێنێ نەبەیانیش قسەی ئەمە نییە قسەی ئێستایە بەڕاستی ئێستا ئەم کودەتایی ماڵی جەلات تاڵەبانی بۆیە پێویستە هەموو خەڵکی کوردستان بە پیاوە بە ژنەوە بە کچوو بە کوڕەوە دژی ئەم کودەتایە ڕابوەسێ چونکە ئەم کودەتایە سپۆنسەرەکەی بنەماڵی بازانیە خۆشەویستە بنەماڵی بازانیە دژی لاهوری شێرجەنجی لەبەرەوەی لاهور دژی بنەماڵی بازانیە تەسلیم بە ئیرادەی بنەماڵی بازانی نابێ و بنەماڵی وە مەسئول بازانی پاراستن دەڕێگەی قوباد و پاڤێڵ و شانازەوە ئەیانەوێ ئەم کابرایە تەسفێکەوەی دژیانە ئەگەر بەیانی لاهوری شێرجەنجی ببێ بە پیاوی وەکو قوباد بێ بە مەسیل هەڵگیری ماڵی مەلام سەفا ئەو بە ئارەزوی خۆی لە سلێمانیە بخۆی لە کوردستان چیە بوێ ئیکات و تەواو ئەمەیە مەسوولەکە خۆشەویستە لەبەرەوە جوێن بە من مەدەن من بە جوێندانی ئێوە و پیاوی فڵان کەسەوە چی ئالم بابەتانە ئەمە من بەوە بێدەنگ نابم با باش بیزانین من بەوان بۆ شتانە بەڕاستی ئارامەحمەد بێدەنگ نابێت تەواو ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە من حەقم بەسەر کێفتە بێ یا کێفت نابێت بەڵام ئەمە ڕاستیەکەیەتی ئەگەر کودەتاکەی ماڵ جەلات تاڵەبانی کە ئەمڕۆ کردیان بەسەر لاهوری شێرجەنجی کە کودەتای بنەماڵی بازانیە ئەگەر سەرکەوتوو بێ ئەوە فاتحە بۆ هەموو شتێک بخوێن بەڕاستی بەخوا پێغەمبەر یعنی سەرکەوتنی بنەماڵی بازانی دەبڕی سلێمانیە ئەو کاتە پیاو نییە بتوانێت بجوڵێتەوە یە قسە بکە ئەو بە باشە ڕاستی بزان ئەمە لە من وەرگرن باشە لە من وەرگرن ئەو قسەیە ئەزان وایە ئێوانێ ئەمە و دەکارێکی ئەمڕۆ بوو خۆشەویستان کە بۆم باسکردن هێنی کودەتاکەم وەکو وتم هێزەکەی شێخ جەعفەر کە سەرۆکایەتی هەرێم پارەی ئەیاتێ هێزی نازانم ئاڵتونیە هێزی چییە لەگەڵ بەشێ لە هێزی ترۆرە هەردووچیان بەیەکەوە هەم ئاهەنگ لەسەر داوای پارتی شێخ جەعفەر هێزەکەی خۆی هێناوە لەگەڵ بەشێک لە دژە ترۆرە پەلاماری دەستگای زانیاریەکەیان ناوە مەسئولی دەستگای زانیار ڕفاندووە ڕێک کە لە بچیان تۆگەک لەوەسای بردووانە بۆ دەباشەر و ئەلەم بابەتانە بخاری بۆ چەندین کەسی تیا بگوژ هەر میلێنەر ئەلەم بابەتانە یعنی بە ئاشکرا دیارە کە شێخ جەعفەر چۆن لەسەر ئەم مۆزوعانە ڕاوەستە بۆیە ئەمە کودەتاکە بوو کە ئەمڕۆ بۆم باسکردن هەر کەسێکی کەس هەرچێکی پێوە نیە ڕاز نییە بەڵکو ئەسڵی مۆزوعەکە ئەمە بوو کە من بۆ ئێوەم باس کردووە هەندێشتم بڵاو بینیوە کاڵێن گوایە شتیوانە پەلاماری هێزی شێخ جەعفەر نەخێوانی هێزی شێخ جەعفەر لەسەر داوای بنەماڵی بازانی هەستاوە پشتیوانیان کردووە لە هێزەکەی هێزێکی دژەترۆری ماڵ تاڵەبانی بۆ تەسفێرکردنی لاهوری شێرجەنجی ئەمە مۆزوعەکەیە باش نییە هەتا هەوڵیان داوە کە لەگەڵ ئەمەی ماڵی مام جەلال چییە شتێکیان هەیە ئەوانیش هێزێک لەگەڵ ئەوان تەداخلیان نەکردووە بەڵام ئێستا هەموو هێزەکان ئاسایشت پۆلیس هەر هەمووی بەڕاستی لە هینایە لە ئینزارایە لەسەر ئەم مۆزوعە خۆشەویستە بۆیە من ئاوا
ئەمە هەڵوێستەکەی ئارام ئەحمەدە بەڕاستی هەڵوێستی من ئاوایە کە ئەبێ هەمومان دژی ئەو کودەتایی ما تاڵەبانی بنەماڵی باتەنگە ڕابوەستین ئەمە دیفاع نییە لە لاهوری شەرجەنگی وەکو وتم ئەگەر لاهور نەبوایە و قوبا تاڵەبانی ئێستا لەو جێگەی لاهورا بوایە دیفاعمان لە لاهوری شەرجەنگی لا هینەکرد لە قوبا تاڵەبانی کرد واتە پشتیوانی ئەومانە کرد دژی ئەو کودەتایی کە لە دوێنێشەوە بەردەوامە ئەیکا پایڤەڵەشێت و شانازم و قوبا تاڵەبانی باشە ئەمە ئەسڵی مۆزوعەکەی خۆشەویستە ئیتر خەڵکانێکی سەر بە پارتی و سەر بە ماڵتاڵەبانی هەرچێکەڵن ئەوە مشکلی خۆتان نەخۆشی ئەو مشکلی من نییە بەڕاستی ئەتایوارە بە خۆتان بڵێن بەڵام من ئەوە ناڵێن ئەم چرکە ساتە کە بە هەموو توانامەوە دژی ئەو کودەتایی ماڵتاڵەبانی بنەماڵی بازانیم بە هەموو توانەوە بەڕاستی ئەرەوەڵا ئەوانە حقەتەکەی و بزانێکین ئەم شەوی چێ بێت هیوادارم کە شتەکە چوزانم چاسە کرێ بەڵام ئێسش لێرەشەوە بە ئاشکرا بە لاوی شەرجەنگی ئەڵێن ئەمانە دەمێکە لە کەمینان من 2 ساڵ ئەم مۆزوع ئازانم خۆشەویستان چەندین جا لە لای ڤای ئیشارەم پێداوە نووسینە ئیشارەم پێداوە کە بنەماڵی بازین دەڕێگەی ماڵی مامجلالە ئەیانەوێت تۆ تەسویەکەن ئەم لاوی شەرجەنگی نەهێڵن کاکە ئەمە حقەتەکەیتی بەڕاستی تەواو ئیتر ئەگەر شتێکان پێکرێ بە خۆتان بیکرد ئەگەر نا خەڵک ئەبێ بابا دفاع لاهوری شرطنجی مەکە من كان بس لاهوری بەڵام دفاع لە دژی ئەو کودەتا سەخیفەی بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی بازانی بە تۆ دەوێستێکی دەستگای زانیاری بگۆڕی بە نمونە بە پێی یاسایی گۆڕم قەچێک با حکوومەت خۆیە حکوومەتە قەشبەرەکەدان بیکا بە کەسێکی تر بەڕاستی تێگەی بەڵام کێشەکە کێشەی ئەم کوردەکاریە لەبەرەوەی ئەو هەموو وەستانەی پاگەڵ و قوبات بێکەوە هەمووی دوو دەرەسە و لاقە باشە گوێت مەدەن بەخوا ئەو ئارام ئەحمەوە ئەها چۆن قساکەم خۆی بینن هەمووتان چۆن ڕاستیەکان دەرەخەم لە بەیانیەوە لەسەر ختم ئاگام لە هەر هەموو شتێک بۆ با باش بیزانی ئاگام لە هەر هەموو شتێک بۆ کە چی ڕووداوە لاکەتە لە هەموو شوێنەکانە بەڕاستی خۆشم ڕسمەکان بڵاو ناکەمەوە ئەگینا دەیان ڕسمم لەلایە هینی هێزەکانیان لە دەستگای زانیاری ئەڵێ لە دژە ترۆر ئەڵێ لە دەباشان ئەڵێ لە نازانم لیوای نازانم چەند ئەڵێ لە ئینی هەفتەیە نازانم چی لەمانە ئەڵێ بە دەیان ڕسمم لەلایە بەڕاستی بەڵام خۆم بڵاوی ناکەمەوە هەتا یەک دوو ڕشکەوزای مۆزوعەکەم لێ شوێنەشی بۆیە هیوادارم خەڵکی کوردستان خەڵکی دەڤەری سێنەی بە تایبەتی دژی ئەو کودەتای ڕابوەستن بە هەموو پیانە بە هەمومانەیە دژایەتیکردنی ئەو کودەتای ما تاڵەبانی بنەماڵی بازانی دیفاع لە لاهوری شەرجەنگی نییە بەڵکو دیفاع بەڵکو دژایەتی بنەماڵی بازانی بە کە یانێ ئەو دەڤەریش بە تەواتی وێران کرد من ئەمە بەحسەکەم بوو لێلای ئێمە کۆتایی چونکە نیازی لایفم نەبوو ئەگەر ئەم شتە ڕووی نەدایە بەڵام کۆمەڵە بابەتم هەیە هیوادارم ئاگادار بن لە چەند شەوی ئایندەیە ئەو کوڕە جوان ڕۆی باڵابان و ئەنە چۆن کوژرا و کەیسەکە چۆنە هەمووتان بۆ باسەکەم باشە لەسەر ئەو سامان محەممەد وانە چۆن گیراون ئەوانە هەمووتان بۆ باسەکەم وەم باسی دادوەر و مەسەلەی دادوەری ئەوانە ئاکەم یعنی کۆمەڵە شتم دەست کەوتووە لە سبەی شەو چەند ڕۆژی ئایندەیە هەمووتان بۆ باسەکەم بەڕاستی هیوادارم کە بتوانم سوودەکەم پێگەیان دەبن بەرچاوتان ڕوون بێ کە لە منتیقەی سلێمانیە چی ڕوو ئەدا خۆشەویستان خەڵکی سلێمانی هێزەکانی پارتی و هێزەکانی شێخ جەعفەر بەفیتی پارتی لەگەڵ هێزی ماڵی مام جەلالە خەریکن شارەکەی ئێوە خەڵتانی خوێنەکەن خەریکن کۆڵانەوە بە کۆڵان شەڕەکەن بەڕاستی خەڵکی سلێمانی ئەمە خەتەرە بۆ سەر ئێوە لە حقیقەتە خەتەرە بۆ سەر شارەکە بۆیە ئێوە پێویستە دژی کودەتاکەی ماڵ تاڵەبانی ڕابوەستن دژایەتیکردنی ئەم کودەتایی ماڵ تاڵەبانی دیفاع لە لاهوری شەرجەنگی نیە عەزیزانی من بەڵکو دیفاع دژایەتی ملهوڕیەکە کە بنەماڵی بازانی ئێوێ لە ڕێگەی پرۆپارتیەکانی ناوێکی تۆ بیکە کە بە زەری خەڵکە بەڕاستی سبێنێ شەڕ بێ ئەم شەڕ بێت لە کۆڵانەکانی ئێوە شەڕ بێت باشە لە جادەکانی ئێوە شەڕ بێ لە ناو ماڵەکانی ئێوە شەڕ بێ کوڕۆکچەکانی ئێوە بن بە قوربانی بەڕاستی بۆیە پێویستە ئەگەر ئەمە چارەسەر نەکرێ لە بەیانیەوە بە هەزاران هەزار خەڵک دەیان هەزار بێنە سەر شەقام دژی ماڵ تاڵەبانی و دژی بنەماڵی بازانی بۆی ئەو شارە بپارێزین لە چەتەگەریەکەی لاهورەشێتی جەلا تاڵەبانی و لەگەڵ مەسئول بازانی تۆریستە بەڕاستی یعنی بە هەمومانە بێ ئەو شارە بپارێزین لەدەست ئەمانە خۆشەویستە لەدەست بنەماڵی تاڵەبانی لەدەست بنەماڵی مەسئول بازانی خۆشەویستە ئیتر شەوگاتان خۆش بێ هەر هەواڵێکی ترم دەستکەوێت لە ئێستا دەقەیتە نیو سعاتیکە یەکسەر دقە بە دقە لە فەیسبووکە بۆتان بڵاوەکەمەوە و هەمیشە ئاگەتان لە پێیژەکەی ئارام ئەحمەد و لە ئەکاونتەکەم بێ بۆ ئەوەی کە هەشتێ نیو سعات جارێ شتێک ڕوو بدا لە سلێمانی لەوانە یەکسەر بۆتانی ئەلانەکەم بۆتان بڵاوەکەمەوە کە ئەمە ڕوویاوە ئەو ڕوویاوە شەوگاتان خۆش بێت و خواتان لەگەڵ عەزیزانی من خواتان لەگەڵ